خۆی دوو جۆرە لێبوردن هەیە لێبوردنی بە ڕێژە لێبوردنی 100% ئەوانەی کە 100% بەبەر لێبوردنی گشتی دەکەون ئەو مادەکانیان دیارە 406 تەنازولی هەبیتن لە سێدارەدان ئەگەر تەنازولی هەبی لە سێدارەدان دێتەوە سەر 15 ساڵی هەنی بە پێی مادەکان ئەتوو دێ خوارێ تەسنیفیان دەکەی ئەوانەی کە بەبەر لێبوردنی گشتی ناکەون تیرۆرە غەسل ئارە ئەوەی کە کوشتنی ئافرەتی هەموو ڕۆژێ بە چەند عەدەدێک لەو کێسانە دەستە بەر لێژنەکەی بەردەستی لێژنەکە ئیشی خۆی لەسەر دەکات و تەسمیلی بەڕێوەبەرایەتێکەمە دەکەوە ئێمەش کتابی ئازادبوونی لۆ دەکەین و دەیگەڕێنیەوە شوێنی خۆی لە کۆی ئەو 1456 کەسەی بە تەسەوڕیمە لە 450 و 550 بەبەر ئەو لێبوردنە گشتەی بکەون.